ئەمڕۆ باس لە نیشانەکانی دڵی ساغەکەین. یعنی ئەگەر کەسێک ئەم نیشانانەی تیابێ، ئەم علاماتانەی تیابێ، ئەوە دڵی ساغە. هەر وەکو کەسێک لە ئێمە ئەیەوێ فەحسێکی خۆی بکە، بە تایبەت فەحسی دڵی خۆی بکە، کە ئەچێتە ئەو شوێنانەی کە شوێنی تەختیتی دڵ و ئەو شتانەیە، لەوێ هەندێک ئیجراعاتی لەگەڵا ئەکەن. دوای ئیجراعاتەکان پێ ئەڵێن ئەم نیشانانە لە تۆ دەرکەوتووە، دەلیلە لەوەی کەوا تۆ دڵت ساغە. ئەوەی کە عەرسانێکم ئەمڕۆ لەوانەیە چەند وتارێکیش ببان، نیشانەکانی دڵی ساغ. چی دڵێک ساغ و سەلیمە؟ چی دڵێک ساغ و سەلیمە کە خاوەنەکەی حەقە دڵی بەخۆی خۆش بێت و بزانێ ئینشاء الله لە دنیا و قیامەتا سەرکەوتوو و سەرفرازە بێ؟ نیشانەی یەکەم بۆ دڵە ساغەکان، دڵە ساغ و سەلیمەکان ئەوەیە کەوا ئەبێ ئەو کەسانەی کە خۆیان بە ئەهلی دڵ ئەزانن کە ئەیانەوێ ئینشاء الله بەختەوەر بن لە دنیا و لە قیامەتە، ئەبێ لەم دنیاە خۆیان بە میوان بزانن، ئەبێ بار بکەن، بیپێچنەوە، خۆحافیزی و ماڵ ئاوایی لە دنیا بکەن، بار بکەن بۆ قیامەت. ئەگەر چی جەستە و لاشەشیان لە دنیاە، بەڵام ڕوحیان بار بکە بۆ قیامەت، خۆیان بە ئەهلی قیامەت بزانن، نەک بە ئەهلی دنیا. وەکو کەسێک کەوا لە وەتەنە و نیشتمانە ئەسڵەکەی خۆی دەربەدەر کراوە، وەکو میوانێک، وەکو ڕێبوارێک هاتووە لە شوێنێکی تر بۆ ماوەیەکی کورت و کەم جێنشین بووە، دوایی هەر وەزعەکەی باش بێ ئەگەڕێتەوە بۆ وەتەن و نیشتمانەکەی خۆی. ئەو کەسانەی کە بۆ ماوەیەکی کەم لە نیشتیمانی خۆیان دەرچوون و هاتون میوانن لە شوێنێکی تر، چۆن ئەژێن؟ ئایا لەو شوێنەی کە هان تایە، شوێنە تازەکە کە بۆ ماوەیە کەم تایە، ئەژێن قەسر و قوسور لێدەن؟ وا ئەژێن کە ئەنەهو بە هەتایی لەو شوێنە ئەمێننەوە؟ نە وەڵڵاهی نەخێر. حتا هەندێکیان ناوماڵەیش ناکڕێ، هەروە ئەوەندەی بیان پارێزێ ئەگەر هاوین بێ لە گەرمای هاوین و ئەگەر زستانیش بێ لە سەرمای زستان، چونکە ئەڵێن بەردەوام بیریان لەو لایە، ئەڵێن ئێمە لەو لا ماڵمان کاملە، ئیتر چی زەڕورە ئێمە لێرە خۆمان عەزیەت دەین؟ هەرچیان هەیە ئامادەیەکەن بۆ ئەو دیو، بۆ نیشتمانە ئەسڵێکە. ئینسانی ئیماندار ئەبێ وا بێ، ئەبێ ئاخیرەت بە نیشتمانی ئەسڵی خۆی بزانێ و ئەم دنیایش تەنها خۆی بە میوان بزانێتیایە. تۆ میوانی کەس نازانێ لە چی دەقەیەکە ئەم دنیایە بەجێ دێڵی و ئەگەڕێتەوە بۆ نیشتمانە ئەسڵەکەی خۆت. وا کار بکە، وا بجوولێرەوە، واللهی وا بجوولێیتەوە، ئەبی بە ئینسانێکی تر. بۆیە ئێمە ئەوانەمان کە هێشتا ئاوایەک لا نەبوونەتەوە، کە هێشتا ماڵیان نەگواستەوەتەوە بۆ نیشتمانە ئەسڵێکە، عەجایبیان تێ لە هەندێک کردەوەی ئەو خەڵکەی کە ماڵیان گواستوەتەوە، سەریان سوڕەمێنێ. ئەمانە بۆ واکەن حەقیانە، چونکە ئەوان هێشتا نەیان چەشتووە، هێشتان نەگەشتنەتە یەقینەکە. عەبدوڵڵای کوڕی عومەر گەنجێکی جوانخاز بوو، هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، داوای نەسیحەتی لە پێغەمبەر ئەکرد. پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم نەسیحەتی کرد و فەرمووی: كن في الدنيا كأنك غريب أو عابر سبيل. لە دنیا بە شێوەیەک بژێ وەکو کەسێکی نامۆ غەریب، یا وەکو کەسێکی ڕێبوار کە بەتەمایە بگەڕێتەوە
بۆ وڵاتە ئەسڵەکەی خۆی. وعد نفسەکە وە خۆت وا پێ بکە وا خۆت ئامادەکە من ئەهلی القبور، کەوا لەوانەی کە ئەهلی قەورسانن، یعنی ئەوانەی کە گەڕانەتەوە بۆ نیشتمانە ئەسڵێکە، هەردەم وا خۆت دانە کە کاتت زۆر نزیکۆ بۆتەوە، ها ڕۆژێ دوو ڕۆژ، یعنی حتا ڕۆژ و دوو ڕۆژیش بەخوا براینە لەوانەیە ئێشتان ئاواتێکی زۆر بێ. چونکە ئیبن عومەر لە دوای ئەوە ئەی فەرموو إذا أمسيت فلا تنتظر الصباح وإذا أصبحت فلا تنتظر المساء. أي فرمو أجر شوت بسرا هاد بتماي بياني موا، أجر بيانيت بسرا هاد بتماي إيوار موا. بويا ابن عمر أما كردبويا أم وصيتي في غمري خواي صلى الله عليه وسلم كردبوا منهجو بروغرام لجياني خويا كم ترين دڵی بە دنیا خۆشە بوو و ئەوەش سەرکەوتووی کرد لە دنیا. دنیا کوڕی خۆی هەیە، قیامەتیش کوڕی خۆی هەیە. ئێوەی موسڵمان لە کوڕانی قیامەت بن، نەک لە کوڕانی دنیا، چونکە ئەم دنیاە شوێنی کارکردنە، بەڵام حیسابی تیا نییە. بەڵام سبەینێ کە قیامەتە حیساب هەیە، بەڵام کارکردنی تیا نییە. لەو ڕۆژە لەوانەیە پێویست بە بچووکترین کردەوە بێتانە جاتت دەبێ، بەڵام مەجالت نادرێ بیکەی. بۆیە خوای تەعالا لە قورئانە تەئکید لەسەر ئەوە ئەکا کەوا هەموو ئەوانەی کە ئەمرن پەشیمانن، هەموو ئەوانەی کە ئەمرن پەشیمانن، هەموویان ئەڵێن ئرجعونی، خوایە بمان گەڕێنەوە لعلی ئەعمل صالحا فيما تركت، بۆ ئەوەی کردەوەیەک حتا وەلەو گەڕانەوەیکی کەمیش بێ تا هەمووی بە عیبادەتی تۆ بەمەسەر بتوانم خەزیێنەی کردەوەکانم پڕکەم. حتا ئەهلی ئیمانیش حەزەکەن بگەڕێنەوە، حەزەکەن بگەڕێنەوە تا زیاتر و زیاتر خڕکەن تا پلە و پایان بەرزتر بێ. چجا ئەوانەی کە قوڕ کراوەتە سەریانە، ئەوانەی کە ئەزانن فەوتاون، ئەوانە ئەبێت چەندێ حەزکەن بگەڕێنەوە تا فریای خۆیان بکەون، بەڵام گەڕانەوە نییە. غەدەن حیساب ولا عمل، بەس محاسبە هەیە، عمل نامێنێ. ئەوە نیشانی یەکەم خۆشەویستەکانم. ئەگەر ئێمە دڵمان لە دنیا هەستی بە میێوانی ئەکرد و ئەیزانی نیشتیمانە ئەسڵیەکەی قیامەتە، ئەوە علامەتی یەکەمە کە تۆ دڵت ساغ و سەلیمە. خۆتان بەراوردکەن. چەند کەس لە ئێمە ئەورەی کردوتە نیشتیمانی ئەسڵی خۆی، لێرە خۆی بە میوان نەزانی. العلامة الثانية، علامتي دوهم خۆشەویستەکانم، أن لا يفتر عن ذكر ربه. خاوەنی دڵی ساغ دائما حەزەکە یادی خوا بکە. هیچ کەسێک نییە لە ئێمە حەز لە دڵنیایی نەکا، لە ئیطمئنان نەکا، لە بەختەوەری نەکا. واللهی بەختەوەری و دڵنیابوون لە ذکری خوایایە. ألا بذكر الله تطمئن القلوب. بس بذكر خوا ضل إسراحتك، بهر شتێکی تر دڵ ئیسراحەت ناکا. زۆرێک لە ئێمە بێتاقەتیمان تووشە بێ، بێزاریمان تووشە بێ، تۆزێک بیر کەرەوە ئەو بێتاقەتی و خەم و خەفەت و تینەی کە ها بەسەر دڵمانەوە هەمووی دوورکەوتنەوەمانە لە ذکری خوا. بە ذکری خوا ئینسان دڵەکەی ئیسراحەتەکە. ئینسانی ئیمانداری خاوەن دڵێکی ساغ و سەلیم قەت بێزار نابێ لە خزمەتکردنی خوا، لە خزمەتکردنی خەڵقەکانی خوا. وەقەتیش ئاشنایی بە غەیری خوا نییە، حتا بە نزیکترین کەسیش ماوەیەکی کەم هەر ئەوەنە ئەیبینی دڵ تەکرێت دوای حەزەکەی خوا حافیزی لێ بکەیت و بگەڕێیتەوە بۆ لای ذکری خوا. ئیلا بە کەسێک کە ڕێگای خوا و ناسینی خوات پێ پیشاندا
وەخوات بخاتوە بیر بە ئەوانە ئاشنا ئەبیت. ئایا ئێمە واین؟ ئایا ئێمە دڵەکانمان ئەلەو دڵانەیە کە حەز لە ذکری خواکە، بە ذکری خوا ئیسراحەتەکە، دائیم بێزارە لە غەیری ذکری خوا، حەزەکە دائیمە لە خزمەتی خوا و خەڵقی خوایە بێ. عائشة خوای لە ڕازی بێ فەرمێ كان رسول الله صلى الله عليه وسلم يذكر الله على كل أحيانه، وكل بخاري ومسلم و سننەکانی شەهاتووە ئەفەرمێ پێغەمبەر صلى الله عليه وسلم بەردەوام ذکری خوایە کرد لە هەموو کاروبارێکە، لە هەموو هەڵسوکەوتێکە ذکری خوایە کرد پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. بۆیە ئەبینی هیچ کەسێک نییە ئەوەی پێغەمبەر صلى الله عليه وسلم هەموو کارێکە کردوێتی ذکرێکی بۆ داناوە، هەموو کارێک. تەنانەت خۆشەویستەکانم یعنی لەوانەیە ئێستا ڕئیسی وا هەیە، بەرپرسی وا هەیە زۆر لە ژیانی لە تەلەڤیزۆن پیشانی خەڵکە درێ، بەڵام هەندێک کاروباری ژیانی هەیە قەت باس ناکرێ. بۆ نمونە چۆن چۆتە حەمام خۆی شۆردووە، چۆن چۆتە سەر ئاو، چۆن لەسەر ئاو و دەرتەوالێت دەرچووە، چۆن لەگەڵ خێزان و ماڵی خۆیان و هاوسەری خۆیان معاملەی کردووە. دەی ئەوە هەمووی ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەک هەر باس کراوە، بەڵکو ئەوانە هەمووی ذکری تایبەتی خۆیشی هەیە. بۆیە پێشینانی ئێمە ئەیانزانی قازانجی ئینسان، ژیانی ئینسان لە ذکرایە. چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێن نمونەی ئەو کەسەی کە ذکری خوا ئەکاو، ئەو کەسەی کە ذکری خوا ناکا وەکو مردوو زیندووایە. عینەن ئەوەی ذکری خوا ئەکا زیندووە، ئەوەی ذکری خوا ناکا مردووە. بۆیە پێشینان تیانە هەبووە لە ڕۆژێکە 12,000 جار تەسبیحاتی خوای کردووە و هەشیان بۆ زۆر لەوەش زیاتر. بەردەوام خەریکی تەسبیحات بوون. ذکرەکان ئەوانەی کە خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ والباقیات الصالحات، ئەفەرمێ خەڵکانێک دڵیان بە پارە و مناڵ و چی خۆشە، بەڵام ئەفەرمێ والباقیات الصالحات خير عند ربك ثوابا وخير أملا. باقيات الصالحات علماء فرمن سبحان الله الحمد لله ولا إله إلا الله والله أكبر والذكر كان ترى. حسن بصري مەگەر خەڵک پرسیاری لێ بکردایە ئەگینا غەیری ئەوە بەردەوام زوانی سبحان ربي العظيم سبحان ربي العظيم بەردەوام. بۆیە بۆتە شێخ حەسەنی بەسری، بۆیە دوای 1400 ساڵ ئێمە هەر ناوێت تێرین، ئێمە ئیسفادە لە وتەیەکەکەین کە لە دەمێەوە دەرچێت. ئەو کەسانەی کە ذکر زۆر ئەکەن قسەکانیشیان هەر ئەبێتە حیکمەت، قسەکانیان ئەبێتە حیکمەت، کردارەکانیان ئەبێ بە عیبرەت. کابرایەک لە لای ئیبراهیمی ئەدهەما خەوت شەوێکیان ئەڵێ هەر کاتی هەڵسیایم چاومە کردەوە سەیرمە کرد ئیبراهیمی کوڕی ئەدهەم ذکری خواکە، واللهی وا پەشیمان بووم، ئەڵێ وا غەم دایگرتم دوای ئەوە ئەو ئاەتە دڵی خۆش کردم کە خوای تەعالا فەرمێ ذلك فضل الله يؤتيه من يشاء. ئەمە فەزلی خوایە، خوایدا بە هەندێک لە عیبادەکانی. زانیم ئەوە هەندێک لەوانە ئیبراهیمی کوڕی ئەدهەمە. علامەتی سێم خۆشەویستەکانم، ئێمە زۆرێک لە ئێمە وردی هەیە، وردی ڕۆژانەی خۆی، ذکرەکان نوێژەکان. بۆ نمونە هەیە قەراری دا بەینی خۆی و خوا بەردەوام نوێژی زوحا بکە، بەردەوام شەو نوێژی بکە، بەردەوام مەسەلەن بۆ نمونە قەراری داوە بەردەوام ویتر نەفەوتێنێ، هەنێ قەراری داوە بەردەوام نوێژە جەماعەتەکانی لە مزگەوت بکە. ئیتر هەر یەکێک و ئیشێک. ئینسانی ئیماندار یەکێ لە علاماتەکانی دڵساغی ئینسان أنه إذا فاتته ورده وجد لفواته ألما أعظم من تألم الحريص بفوات ماله وفقده. ئینسانی ئیماندار ئەگەر وردێک لە وردەکانی بفەوتێ، نەک فەرزەکانی، چونکە ئەو وردانەی کە ئێمە باسیەکەین ئەمە سنەتە، نەک فەرزەکان بەڵکو سنەتەکانیشی بفەوتێ، یعنی سنەتێک لەوانەی کە ئەم ڕاهاتووە لەسەری کە کردوێتێ ورد بۆ خۆی، یەک سنەتێکی بفەوتێ ئەمە نەبێ تااقەت ئەبێ بۆی، وەکو چۆن بڵێ کە ئەنەه ماڵەکەم فەوتە، کە ئەنەوە مناڵەکانم تیا چوون، ئەوەندە بێ تااقەت ئەبێ. والله حەقیشە ئینسان بێ تااقەت ببێ بۆی، حەقە ئینسان بێ تااقەت ببێ. خۆشەویستەکانم، یعنی چونکە ئەو تجارەتەی کە تۆ لەگەڵ خوایە ئەیکەی تجارەتێکی حازر ها لە بەردەستە. ئێستا ئەو کەسانەی کە ڕۆژانە پارەیەکی زۆریان دەسەکەوێت لە کوتوپڕێکیشا
لە فرسەتێکە تجارەتێکی زۆرتر و زۆرتر دێتە بەردەسی ئەگەر لە دەستی بدا بەڕاستی پەنجەکانی خۆی ئەگازێ. ئەو کەسانەی کە تجارەتی قیامەت ئەکەن بۆ قیامەت زەخیرەکەوەکەنەوە ئاوا بێتاقەت ئەبن. بۆیە تەماشا ئەکەی عەبدوڵڵای قەوارێری شێخی ئیمامی بوخاری و ئیمامی موسلیمیش بووە. ئەم پیاوە ئەفەرمێ لە ژیانما بڕیارم دا و ویردێکم هەبێ لە ژیانما قەت نوێژی جەماعەتم نەفەوتێ تەواو هەرچی نوێژم هەیە بە جەماعەت بیکەم. ئەڵێ ڕۆژێکیان عیشایەک میوانێکم هات مەشغوڵی کردم ئەم میوانە مەشغوڵی کردم هەرچی ئەملاو ئەولام کرد نەیەڵا ئیتر ڕێک نەکەوت هەڵسم بڕۆم بۆ نوێژی عیشا. ئەڵێ دوای ئەوە میوانەکانم ڕۆیشتم مزگەوتەکەی خۆمان تەماشام کرد مزگەوتەکەی خۆمان نوێژی جەماعەت تەواو بووە. ڕۆشتم چی مزگەوت هەبوو لە بەسڕا ئەو کاتە بەسڕا شارێکی بچووک بوو هەرەوەی کفری بوو ئەو کاتە. ئەڵێ چی مزگەوتی تیابوو گەڕام وتم بەشک و مزگەوتێک تاخیرتر نوێژی جەماعەت بکەن. ئەڵێ هەر هەمووی دەرگای داخراب و نوێژی جەماعەتم بەنسیب نەبوو. هاتمەوە ئەو شەوە ئەو حەدیسەی پێغەمبەرم بیر کەوتەوە کە نوێژێک بە جەماعەت لە مزگەوت بیکەی 27 ئەوەنەی ئەو نوێژەی کە لە ماڵەوەی کە خێرەکەی زۆرترە یعنی 27 قات خێرەکەی زۆرترە. ئەڵێ ئەو شەوە نەخەوتم 27 جار نوێژی عیشام دووبارە کردەوە بۆ ئەوەی بتوانم حەقی ئەو نوێژە بکەمەوە. ئەڵێ لە کۆتاییە خەوم لێکەوت خەوم بینی لە خەوما لەگەڵ کۆمەڵێک ئەسب سوارە مسابقە ئەەکەین یعنی پێشبڕکێ ئەەکەین. ئەڵێ منیش لەگەڵ یان نابووم هەرچیمەکە تەماشا مەکەوە نەدەنە پێش منە. ئەڵێ زۆر ئەمدا لە ئەسپەکەم بۆی بگەم پیانە یەکێکیان بەری کردە دواوە وتی عەزێتی ئەسپەکەت مەدە تۆ پێمانە ناگەی. ئەڵێ وتم بۆ پێتان ناگەم وتی لەبەر ئەوەی ئێمە نوێژی عیشامان بە جەماعەت کرد بەڵام تۆ عیشات بە جەماعەت نەکرد لەگەڵمانە. هەندێکی تر لە پێشینان وەکو ئیبن سەماعە ئەفەرمێ خۆی باسێکە ئەفەرمێ مكثت 40 سنة لا تفوتني التكبيرة الأولى. أفرميت 40 دانە ساڵ تەکبیرەی یەکەمی نوێژی جەماعەتم لە دەست نەچوو 40 دانە ساڵ ئەگەیشتمە الله ئەکبەر یەکەمە ئیلا ئەو ڕۆژە نەبێ کە دایکم وەفاتی کرد نوێژێکم نەگەیشتمە نوێژی جەماعەتە یعنی نەگەیشتمە جەماعەتە. ئەڵێ ئەو شەوە 25 جار دووبارەم کردەوە بۆ ئەوەی حەقی ئەوە بکەمەوە و پێشینان و پیاوچاکان ئاوا بوون. ئیبن عومەر خوای لێ ڕازی بێ کە ئێسە باسمان کرد کە وتمان پێغەمبەر صلی الله علیه و سلم نصیحەتی کردووە ئەفەرمێ نافعی تەلەبەی ئەیگەڕێتەوە ئەفەرمێ شەوان زۆربەی شەوان ئەفەرمێ شەو نوێژی ئەکرد. ئەڵێ هەر ماوەی نەماوەیەک ئەیوت نافع هەڵێ ساندم لە خەو ئایا گەیشتۆتە کاتی پارشێو ئەگەر بموتایە نە هەم دەستێکرد بە نوێژی جەماعەت نوێژی شەو نوێژی ئەگەر بموتایە بەڵێ ئەڵێ ئیتر کۆتایی پێ ئەهێنا و دەستێکرد بە ئەستەغفر الله حتا نوێژ بەیانی لەبەرەوەی بەری ئەو حەدیسە ئەو ئاەتەیش بکەوێت کە خوای تەعالە ئەفەرمێ والمستغفرین بالأسحار ئەوانەی کە لە کاتی پارشێوە ئەستەغفر الله ئەکەن ئەوان ئاوا پێشبڕکەیانەکەت خۆشەویستەکانم ئێمەش پێشبڕکێ ئەەکەین لە بەدەستهێنانی شتە دنیایەکانە. شتە دنیایە ئەگەر بۆ قیامەتت باش بێ زۆر زۆر باشە. دەستخۆشی ئەەکەم لەو کەسانەی کە پارەیانێ بۆ قیامەت بەکاری دێنن پارەی باش بۆ پیاوی باش بەڵام ئەی ئەگەر ئەو پارە هیچ قیمەتێکی نەبێ بۆ قیامەت ئەوە نەکبەتیە. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت هیدایەتمان بدەیت ڕەحممان پێ بکەی نوری ئیمان بخەتە دڵەکانمانەوە دڵمان ساخی یا ڕەبی دڵمان سەلیم بکەی یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی ڕەحم بە هەموو مسلمانان بکەی ئێمەش لەگەڵ ئەوانە خوایە گیان خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا رب العالمین خوایە بەردەواممان بکەی لەسەر دینداریتی لەسەر تاعەتی خۆت لەسەر عیبادەتی خۆت یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت بارانی ڕەحمەتمان لێ نەگریتەوە کوردستان خێر و بەرەکەتی بەسەرا بڕێژی یا ربی ئەم گرانیەمان لەسەر لابەی یا ربی خوایە بەرەکەت خەیتە دەغڵ و دانی کوردستانەوە ئامین ئامین.